بەیانیەی کانونی نووسەرانی ئێران بە بۆنەی 24مین ساڵیادی مەرگی ئەحمەد شاملو وەرگێدراو لە فارسیەوە بۆ زمانی کوردی بەڕێز سەعید ئەمانی. گشت واژەکانی دنیامان لە ئیختیاردا بوو، ئەوەمان نەوت کە بەکار بێت، لەبەر ئەوەی تەنیا یەک وشە لە نێواندا نەبوو: ئازادی. 24 ساڵ بەسەر مەرگی شاعری گەورەی ئازادی و ئینسان ئەحمەد شاملوودا تێدەبڕێت، بەڵام گیانی خرۆشاوی لە تان و پۆی شێعرەکانیدا پڕشۆر و هیوابەخش و ئەندێشەی بەرز و مرۆڤانەی قوڵ ئەدات و تا ئێستاش بە بانگی بەرز سەڵای ئاوازی پڕهەیبەتی ئازادی ئەپژێنێتە سەر لێوی غونچەی کراوەی گوڵی سوور. ئەو کە سەردەم و ڕۆژگاری نەسرەوتووی لەگەڵ دوو ئیستێبداددا ژیا بوو، بە پشتیوانی جەماوەر قەتسەری تەسلیم بوون و ئیتاعەتی لە بەرامبەر هیچ هێزێکدا نەوی نەکرد، وەک خۆی لە شێعرێکدا وتوویە: نەیارنا بەڵکو ئەو ڕەتکەرەوەی سەرجەم سەرۆڕەکانی دەورام. بامدادی شاعر بەڕاستی هێما و نمونەی ڕۆشنبیرێکی سربەخۆ ئازادی خواز و بەرابەری تەڵەب بوو کە دژواری ئەرکەکانی لە پێبەند بوون بە ئارمانە بەرزە ئینسانیەکان و خەبات لە سەرجەم شکل و شێوازەکانی بەند و سڕینەوە و سانسۆردا دەبینی. ئەو یەکێک لە ئەندامانی دێرین و خاوەن هەڵوێست و تەعەهودی کانونی نووسەرانی ئێران بوو و لەم ڕاستایەدا لەگەڵ دەستپێکردنی دەورەی دووهەمی چالاکیەکانی کانون لە ساڵی 1358 هەتاویدا کرا بە ئەندامی هەیئەتی دەبیران و چاوپۆشی لە هیچ هەوڵ و تێکۆشانێک نەدەکرد لە ڕاستای گەشەدان بە ئارمانەکانی کانونی نووسران و داکۆکیکردن لە منشور و ئەساسنامەکەی. شاملو بە واژۆکردنی بەیانیەی ئێمە نووسەرین ناسراو بە مەتنی 134 نووسەر ناڕزایەتی ئاشکرای خۆی لەگەڵ هەموو جۆرە حەسر و سڕینەوە و سانسۆر و باوەڕی پتەوی بە ئازادی ئەندێشە و بەیانی بەبێ هیچ کۆتوبەند و تایبەتمەندیەک بۆ هەمووانی جارێکی تر بەڕوونی دەربڕی. ئەو ئامانجی شعری بە گۆڕینی دنیا و ئەرکی شاعری بە قوڵی پەیوەستبوون بە ئینسانیەتەوە دەزانی. لەمڕۆ بوو کە دنیای وشەکانی بەم شێوەیە ئامێزی بۆ زەین و زمانی جەماوەر کردبووەوە و هەرچی دەم و دەستگای داپلۆسێنەری سانسۆر لەسەر شعر و نووسراوەکانی زیاتر قورسایی دەکرد، دەبووە هۆی بەرزبوونەوەی کەسایەتی شاعر و بەرینتربوونەوەی گۆڕەپانی خۆشەویستی و نفوزی وتەکانی لە نێو خەڵکدا. لە سەردەمێکدا کە گیان و ژیانی پڕ لە ڕەنج و نەهامەتی کرێکاران و گەردنی برینداری داکۆکیکار و هەڵسوڕاوانی ئەویان بۆ تاراج و پەتی سێدارە دەوێت و ناتوانن کەروێشکەی پەرچەمی شەکاوەی پرچێک تەحمل بکەن، لە کاتێکدا کە بوغزی پونگ خواردووی سفرەیەکی بەتاڵ لە خەمیناندا دەپژێت و گیان و ژیانی چینی خوارەوەی کۆمەڵ لەسەر سفرەی سوود و سەودا تاڵان دەکرێت، لە ڕۆژگارێکدا کە لەشکەرکێشی خیابانی بۆ سەرکوتی ژنان و پەروەندە سازیە ئەمنیەتیەکان بۆ هەڵسوڕاوانی کرێکاری، مامۆستایان، خانەنشینان، بیرجیاوازان، چالاکانی بواری ڕاگەیاندن و هۆگرانی فکر و فەرهەنگ زیادی کردووە، ڕۆژانە دیمەنێکی کارە ساتبارتر و ناخهەژێنتر بەخۆیەوە دەگرێت لە سەردەمی بەردەوامی فری و کەستربوونی فەزیلەتدا یاد و یادگاریەکانی زیاتر لە ڕابردوو دێتەوە بە زەیمان. خۆزگا ئازادی سرودێکی ئەچڕی. بەڵێ، شاملو هێمای ئەوانەیە کە بانگی خەونی جوانی ئازادی بە هەزاران زمان سەرئەدەن و گۆڕەکەی بۆتە جێژوانی ئەو کەسانەی کە ئینسانەتیان بەشکۆوە کردووەتە ئاڵای چارەنووسی خۆیان و ڕێزی لێ دەگرن. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. کانونی نووسەرانی ئێران 31 پوشپەڕی ساڵی 1403 هەتاوی.
اشک رازی است، لبخند رازی است، عشق رازی است. اشک آن شب لبخند عشقم بود. قصه نیستم که بگویی، نغمه نیستم که بخوانی، صدا نیستم که بشنوی، یا چیزی چنان که ببینی یا چیزی چنان که بدانی. من درد مشترکم، مرا فریاد کن. درخت با جنگل سخن میگوید، علف با صحرا، ستاره با کهکشان، و من با تو سخن میگویم. نامت را به من بگو، دستت را به من بده، حرفت را به من بگو، قلبت را به من بده. من ریشه های تو را دریافتم، با لبانت برای همه لبها سخن گفتم، و دستهایت با دستان من آشناست. در خلوت روشن با تو گریستم برای خاطر زندگان، و در گورستان تاریک با تو خوانده‌ام زیباترین سرودها را، زیرا که مردگان این سال عاشق‌ترین زندگان بودند. دستت را به من بده، دستهای تو با من آشناست. ای دیر یافته با تو سخن میگویم، بسان ابر که با طوفان، بسان علف که با صحرا، بسان باران که با دریا، بسان پرنده که با بهار، بسان درخت که با جنگل سخن میگوید. زیرا که من ریشه های تو را دریافتم، زیرا که صدای من با صدای تو آشناست.